سازکردنی کۆنسرتێک لە شاری سلێمانی ڕۆژی شەممە کۆنسرتی گروپی ڕۆنا کە یەکێکن لە گروپە دیارەکان و ئەمە سێهەمین کۆنسرتیانەکە لە شاری سلێمانی سازەکەن گروپی ڕۆنا یاخود کۆنسرتەکەیان بە ناوی گروپی ڕۆنا یادی جاران کە لە هۆڵی سینەما سالم سازەکرێت قسە و باسی زیاتر لەسەر گروپی ڕۆنا و لەسەر سازکردنی کۆنسرتەکەش دەکەین بە ئامادەبوونی زۆر بەڕێز ئیبراهیم نەقدیان میوزیسیان بەخێر هاتی ممنون بەخێر هاتی سەرچاومان بە کاک ئیبراهیم بانگە بکەمیان بە مامەشێر بەهار کوامین بێ فەرقی بەس بە مامشیر نۆبانگم بە ناوبانگی سلێمانی بە مامشیر ناسە بەڵی فەرقی خۆ دەستەکانە خۆش بەخێر سەرچاومان کۆنسرتەکە ڕۆژی شەممە سازەکرێت ئەمە سێهەمین کۆنسرتەکە سازەکەن کۆنسرتەکانی ترتان باز لەگەڵ گروپی ماهویشتم بووم ئەوەنە بەجێ هیچ کۆنسرتم لەگەڵ گروپی ماهوی بووم بەسم جا ئەندام بووم یعنی ئاسف مامۆستا ئەدنان کەریم جارجاری ئەوە موسیقاکانە و کۆنسرتم زۆر بوو ئێرانشتی زۆر بوو لەگەڵ گروپی ماهوی ئەم ئەو کۆنسرتانە تۆ بۆ خۆت بە تەنیا بەڵام ئەو گروپی خۆم بەڵام سێ جارە بەڵێ گروپی ماهوی گروپی ڕۆنا سێ جار لێرە سێ جار ئەم کۆنسرتێک کە ڕۆژی شەممە سازەکەم بابەتەکانی چین بەرهەمەکان چین بۆچی بیرتان لەوە کردەوە کە سێمین کۆنسرت ساز ئەبێ معنای گروپم بێنم ڕۆنا فەرین بەڕەوەی ڕۆناکیاز نەزانم مەڵە بدەخەت گفتم یان چی نەبتان ڕۆنا بە مانای فڕین بەرەو ڕووناکی بەرەی ڕووناکی بەڵێ ئەو مانای گروپی منە بەڵام تقریبان نزیکی بە 30 ساڵی گروپ ئیشیکم نامە یعنی خۆم جێبەجێ کردم یعنی یەکەم گروپی خۆم خۆت جێبەجێکاری گروپەکە بوو سەرۆکی گروپەکە بوو دەتوانیت هەنگامی ئاخەوان گورانی بژی زۆر کۆن قەدیمی زۆر ینی نۆبانگ لە ئێران ئەوە ئوسترالیا کۆنسرت کردم لەگەڵ هەموو گروپی ڕۆنا دوایی بە دادا هوربەشە خەلیلی لە سلیمانیە کۆنسرت کردم ئەوەشتی لە ئوسترالیا کۆنسرت کردم لە ئینگلیس و ئوسترالیا مامەڵام ئیشەکانم زۆر کۆنسرت لەگەڵ این گروپ کردم کە من خۆم سەرپەرشتیار گروپی ڕۆنا بەڵام لە سلیمانیە چەند ساڵی لەگەڵ گروپی ماهوی گروپی جوان و یعنی باش لەگەڵ ئەمانە کۆنسرت لەگەڵ مامۆستا ئەدنان کەریم کردیم لە ئێران و لە سلیمانی و هەتا تەمامە کوردستان بەڵام ئەو کۆنسرتانم بێژی گروپی ڕۆنا ئەمە گروپی خۆم اینجا سێ جار ئەبێ چهارمین جار یەکەمین جار خانم خوربەش خەلیلی کۆنسرت تەلارە هونەر دووەمین جار سینەما سالم لەگەڵ سەهەر زیبایی سێوەمین جار کۆنسرت کردم لەگەڵ ئەو گورانویژە ڕاستی سۆتی خۆش خانم زارا ڕۆژێلات بعد یعنی ئێستا خەریکی کۆنسرتی دووەمی لەگەڵ زارا خانم زۆر باشە من و تۆ یەکسەر دەستمان کرد بە قسەکردن بیرمان چوو کە داوای تیزەری کۆنسرتەکەتان بکەین با تیزەری کۆنسرتەکە ببین و دواتر قسەی زیاترەکەین کۆنسرتی گروپی ڕۆنا یادی جاران بە سەرپەرشتیاری ئیبراهیم نەقدیان بەدەنگی گۆرانی بێش زارا ڕۆژهەڵاتی دەف و دایرە مونا مەولایی کەمان و کەمانچە ساڤیا بێستون ناونیشان سینەما سالم ڕۆژی شەممە 2 حوتی 2022 کاتژمێر 6 ئێوارە دەستەکانتان خۆش بێ ئەمە تیزەری کۆنسرتەکەی ڕۆژی شەممەتانە ئەندامەکان چێ ئامادەن لەم کۆنسرتە ئەندامەکان خانم زارا ڕۆژلاتی ڕۆژلات تاکید بوو بە زارا ڕۆژێلات بەڵام
ایشان گورانی بژن زاراخان هم گۆرانی بێژیش و هەم ئەندامی گروپەکەش اندام گروپ حالا ایسه لگل ایشان شکم باله بەڵێ. ایسته حالیان در خدمت او عزیزانی دفو دایره منا مولایی بس زاراخان بالغ بر 50-60 کنسرتی ده اروپا فستیوال کن همه زاراخان هبوان حتی فستیوالی لیره کردستانش فستیوالی برام کنه بیشتر به بخش جنان یعنی موسیقی جنان گروپی جنان بەڵێ پیاوانش تی هبو در آلمان و جگرکانی تر برنامه کردی زور به گروپکانی تر بس لگل این جانب لگل من این کنسرت دومی تالار سالم سینما سالم هی براستی با جای گریم سباشی صوتش جای گریم من هز نکم زور یعنی براستی هزم بد زور تعریف و تمجید و چیز نیه اما با دنگ خوی غسته که من دنگم هی دنگم نیه ڕاست من هز نکم زور تعریف بکم ابی خوی هز کرد میکرد زارخانش تجه بو قصه میکرد بس اوتن که نبود یک نفر بیشتر نتوانیم مقابله بکنیم چند لو گروپم ده و اجرای موسیقی بکنم بس اون نبود دیگه کردو 2 نفر منه ڕاستە من به نمایندگی از گروپ رونا او عزیز خانم هاتم زارخان کنسرت زوری کردو بەڵێ ماشاءالله دنگی خوش انشالله جای گرن عزیز خانم دن جای گرن برامی تایباتی جبجه کردم چند گورانی کن نرسلم به کنسرتم یادی جاران یعنی بیادی جاران کنکان موسیقی قدیم موسیقی فولکلور قدیم و اما اصیل کلاسیک وکو صوتی سید الاسخر بس به جنان یعنی او پیاو بود بس زاراخان من راستی آدم باید جا بگیریم بیشتر بزنی که او دنگیانی چی بەڵێ و منالی ایشی موسیقی کردو باوکش برایکانش حتی خوش کرد همه اهل موسیقی زۆر باش بله زۆر باش منای مولای او کچی عزیزم ایشان دایره و دف دهول و بندیر و کاخون سازگان مختلفی کوبی آصفه ایشان هم در فستیوال های چند فستیوال کردستان نفر اول دف بودن چند بار یعنی چند جار نفر اول یک فستیوال که موسیقی و معرفی موسیقی و دف و اشتیک سازگان سنتی ما خواهم به چند مثلا کنسرت کار مختلف نفری اول دف بود بەڵێ براستش تی از ممکن لیده بودن گروپم یک سازی برام میکرد بس جگنیه بەڵێ و اینا اتونا بیان کنسرت ببینن در چون مناخان عاصف جوانه بعد نفر سومم طلبه خامه ساویا بیستون استیاتش سلیمانیه اهل سلیمانی باوکش پیاوی زور محترم دایکش براستی باوک دایکش زور یارمتی کردن 6 سال طلبه من بود استیتوانه دیگر من بیزنه هم جوزه هم کمان و کاتە چوار ژەنیار بله جزء نابغه کان موسیقی براستی یعنی ساویا بیستون در چند سال آینده تیه گن کی کیه استخو کس نراسه و یواش یواش ناسلش بله. او چند کسی ما برنامه رو اتوانیم به صراحت برم که برنامه باش خراب نیه برنامه خوشیه زۆر باشە قسە و باسی زیاترەکەین لەسەر بەڵێ. ناوەڕۆکی بەڵێ. کۆنسرتەکە ئەو بەرهەمانەی کە بەڵێ. پێشکەشەکەن بەزێستە پێم خۆشە گوێم لە بەرهەمێکی تۆ بێت بله استاد چاو انشالله بتوانم فەرموو. بتوانم آسف در چشم
دەست و پەنجەت خۆش بێ زۆر زۆر سپاس لەش ساغ بێ ئەگەر باسێک لە ناوەڕۆکی کۆنسرتەکە بکەین ئەو بەرهەمانەی کە پێشکەشیەکەن بەرهەمەکانی ناو کۆنسرتەکە چەند بەرهەمتان ئامادە کردووە بسە مەقام جێبەجێ کردیم یەکی مەقامی یعنی دەستگاهی ماهور بە فارسی لێرەرم مەقامی عەجەم دو مەقامی ئەفشار یا ئەوشار سێ مەقامی سەگا یعنی با تۆزیات یعنی با گۆشەکانش پەشی گۆشەکانش چون خۆم حەزەکەم کە تۆزی موسیقا شەرقی بناسیم حالا عەرەب بە ئێرانی بە کورد بە بناسیم وەکو لێرە مەسەن مەقامی سەفەر ئەڵاوەیسی ئەوون مەقامەکان هەیە حەزم کرد ئەو مەقامەکان نزیکن دیگە فارس و کورد از یک کلتوری بنەمە ئاریایە بەتا موسیقەکانش نزیکن بەس اینجا هوماین هەر هومایان لێرەنش هوماین مەقامی ڕاست ئەوجاران ڕاست پەنجگە ئەوجاران ڕاست بەس تۆزی نزیک بە عەرەبە مەقامەکان اینجا بەزی تۆزی تەعنی وەرگی تو لە عەرەب بەڵێ ئەو مەقامەکان ئیران مثلا سەبا هەم در موسیقی ئیران هەیە هەم در موسیقی کورد بەڵام این مەقام بەس بە عەرەبە بە کوردیش نییە بە فارسیش نییە بەس عەرەبە بەس باشی مەقامە ڕاست مەقامە ڕاست ئەسلی ڕاست پەنجگە بە ئیران بە مەقامی اینجا ئەڵەن ڕاست این مەقامی تایبەت خۆیە بەتە بەشی سەگا ئەوشار و ئەجەم این سە باشی کردم موسیقاکانی مختلف هەیە کە هەم گورانی هەیە هەم مەقام یعنی هەم بەر ئیستیلا ئاواز هەیە هەم بەستی
هم موسیقی یعنی مقام هەیە هەم مقام گۆرانیش بسته هەیە بله 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 یعنی زۆر باش دو مقام بس مقام کان تو بسته کان طوریه که توزی کمی سنگین دوای تو بودیم توزی انرژیکتر و شادتر و باشتر زۆر باش باسی ئەوی کرد کە گروپەکەتان گروپی ڕۆنا گروپێکی گەورەیە و ئەندامتان لە چەندین وڵات هەیە هیچ کات بووە کە کۆنسرت ساز بکەن و هەموو ئەندامەکانتان لە هەموو وڵاتی جیاوازەکان بێکەوە ببینید ما بسم اولی که موسیقی عالم اولی که مثلا گروپیان به 3 کس بس اون گروپ به 30 کس به 5 کس او مهمه برنامه که پلنه چیه ڕاست بس اینه که اگر نوازنده زور به اون موسیقی زور خوشه نه اصلا یا چند کس 2 کس 3 کس موسیقی هیچ نه خواه فکر ما موسیقی شجریان جاران ما است اندمان کان بیشتر است او با 3 کس میروش کنسرت یک تنبکو یک تارو خوی یا هر ابی کمان چشته بود بتا با 4 کس 3 کس باشترین موسیقی دنیا ماشاءالله باشترین موسیقی بس مقام ردیف بس ما موسیقی شجریان بود با 4 کس 3 ساعت 4 ساعت دنیشته در سالن بس جوی موسیقی با 4 کس چون کوالیتی مهمه 100 کس بنو او اشتکی موسیقی جوان نبه جوان نیه یعنی با زور بوان نیه با کوالیتی چونه ممکنه یک آسیفی نه یا آسیفی ساز به ایشی بکه همه راستی شیت بنده موسیقی که چیپ کرد بس یک گروه ممکنه بیاد 100 کسن هر اگر 4-5 کس تنگشانی بقیه دکور دانشتن بلام گروه کان اروپایی بالضبط اروپایی من مەبەستم ئەو ئەندامانەتانە کە ئەوروپین ئەوان کاتێک کە لەگەڵ ئێوە لە کۆنسرتێکان ئەوان بەچی ئامادە ئەبن لە کۆنسرتەکە ئەو شتەکانە مثلا من بەرنامەی کردم لە ئوسترالیا بە گروپ خۆم گیتار هەبوو گیتار داف هەبوو گیتار بیس یا گیتار ئلکترۆنیکی هەبوو یعنی میکسی ئامێرەکان یعنی جۆزشتی هەبوو خۆم ئاسەبە جۆزۆم برای موسیقیانی تایبات خواه بله ابو استرالیا سیدیش دیگه در لندن اشتی کردم بس هم بله بس موسیقی کلاسیک خون بو هر با گرانه بشه تایبات بکو زاراخان بکو شجریان بکو اوانی که کلاسیک خونه در کرد آوازخانه کن کرد سید الاسخر به مقام کان ایرانی زور تایبات آشنا بود یعنی تیگشتو بود مقام کان و هر موسیقی که چا کردو همه به مقام کان تایبات ایران یعنی کل کردستان ما بس ما ویدیم بله بس همه موسیقی کانی ترش بله زور باش اتام داوای پارچێک موسیقی تر بکەم باشه بسات شد چاوخۆش چه بکم سات چا هذا كم موسیقی پیشکشم به عزیزان کرد بس استایل موسیقی من مسامه حبیب الله خان بدی از کم یادی وشتی بیم باش دست خوش
هەر بژیت ممنون دەستەکانت خۆش بێ ممنون لەش ساغ بێ دەستەکانت خۆش بێ زۆر زۆر سپاس ببری ئازیەت کردم گوچکتانە زۆر زۆر سپاس بە هیوای کۆنسرتێکی باش دووبارە بەخێر هاتی زۆر بەڕێز ئیبراهیم نەقدیان ئەسپەکانی لێرە پارە ئیش بکەم ئیشەڵڵا. هەموو بەرەدەران عزیزە هەمووشان هەنەرمەندن دەستەکانت خۆش بێ هەمووشان قابل احترامن زۆر زۆر سپاس کە لەگەڵ ئێمە بووی. حەزێکم کە بیان مردم بیان یارمەتی بکەن نەبە سپارە بێ بە سپاری نییە بەسێ یارمەتی ئەو هوەرە بیکەن بەڵێ یا هەتا تۆن ناق دەکەن ڕخنەیەگرن ڕخنە بیگرن ئەبێ موسیقا ڕخنەی تیاابێ ئەبێ تەشویقی تیاابێ هەزەکەم ڕخنە بیگرن کە موسیقا سەرەکە بێ یەک باسی کورتی بیکەم بۆچیک زۆر کارتان نەگرم من مشکلم نە بە گروپە پاپە نە با گروپێ
نمیدونم پاپ کلاسیکه بەسم یەک قسەڵم زبانە کوردی زبانە دایک بله شما اگه به انگلیسی اینجا قسم کردید خب منش با به انگلیسی قسم کردم بس با بزن زبان من جنابتان نیه زبان اصلی من جنابتان بخصوص کردیه بله من احترام همه موسیقیان میگیرم همه موسیقی محترمن به جای خوی یعنی تایبات ایش میکنه نه هر موسیقی که بی معنا و بی طعم باشه من اصلا راستی هست نکردم برام در خوا موسیقی کلاسیک کرد توشی مشکلی بود توشی مشکلی چی مسئولین توجه نمیکنن توجه نکن مسئولین هنر کاکا او هنرمند جوان کان هي بكون زارا خان بله بكون ساويا بيسون تربيخهم بو يارمتي نكين بو حمايه نكين كبرادت سر جان ولا شو خوي نمايشه ك دنگش زور ناخوش براسي انم افرتي بيترم مسخنا كما بس سر نمايشه شوه موسيقى شونيه باش شوه اصل موسيقى دانشتنه جواب بيجري بالتايبات موسيقى جناب تانا قصه كن همه جوای گران کلمه کان جنابتان ترسمی مشک جنابتان یعنی این کلام از این مشک دیت راست یعنی او ترتیب و ادبیات جنابتان فکسی به اینجا مثلا حال پرواز من بیترم حال پری نایکم جگه خویه راست برام اگر حال پری باشترین حال پری اگر پاپ باشترین پاپی با سواد با علم موسیقی کلاسیک با علم خوی بله یک داشتیه گوشکان بزنه اشاق درآمد به اعتراضه دعایت انسان به شور ما با بزنیم با این همه با این موسیقی نکن متاسفانه راستی در خرابه با این باش که من زور پیم ناخوشه که او موسیقی که جوان که رشتو به بیر نکردن یعنی رشتی یواش یواش هر به بیر نکردن یعنی همه من زد پاپ نیم نه با پاپ سیطره بکی به موسیقی که اصلی خومان موسیقی پاپ جگه خوی موسیقی کلاسیک خومان جگه خوی من مشکلم با نوع موسیقی نیه مشکل با کیفیت موسیقی یعنی کوالیتی موسیقی یعنی که شما مجرید یعنی برنامه گردن یعنی پیششنکار نزنن بس ابی سوادتان که ابی زبانتان خوش به ماشاءالله دموچاتان جوان خوش این تأثیر به بینره زور راسته دستان خوش به زور بخیر هاتی سپاس با تجاری کیت بخیر بیست برادرم بیان ببینن نقد و بررسی میکنن چون خرابه باشه بخیر هاتی بگمان ام آماده دین لب سپاس جاری کیت